ئەمە دەنگی محاویلەیەکی کارەبایە لە سەر شەقامی بەردەم قەڵای هەولێر کە لە چایخانەی مەچکۆ بە ئاراستەی بازاری شێخ مستەفا دەڕۆی. جام سەوتا گرفتی بۆ هاوڵاتیان و ئەو عارەبانچانەی ئێرە دروست کردووە کە لێرە کار دەکەن. مام ساڵح هێچێک لەو کەسانەی کە عارەبانەکەی دەکەوێتە بەردەم محاویلەکە دەمێت قسەی لەگە بکەم. مام ساڵح ماندی نەبی پێم برێ بزانم چ مشکلێتانە لەگەڵ محاویل؟ مشکلێمان زۆرە، ژیانمان لە خەتەردایە. ئەو محاویلە دەنجی هەردەم بتەقیدە تەقینەوە. ئەمە وا لە من محاویلە نیست، زۆر خەتەرە جێەکەمان. باشە هەر مشتریش ڕوومان تێ ناکە لەبەر ئەو محاویلی. مشتری لەبەرەوەی ناوێری بێت. لەبەرەوەی نایێت دێ بێرە دادێ وەهاوە دەسۆدەرەکەکە وە دەتەقیێڵان. پەیوەندیتان بە کەس بەکردی لەوێ محاویلە چاکەن؟ بەخۆی محاویلە زۆر محاوڵەمان کردیە. چەند دەبی ئاوایە؟ والله لە مێژەوە فترێکی زۆرە. تقریبا من 4-5 سال لێرەمە معدەلە پێشەمیش نازەوە چەند ژگار. ئەنی هیچ هەوڵێک نەبوو وێ محاویلە چا بکرێ؟ هیچ نەبووە. ناوەڵە زۆر محاوڵەشمان کردی و کەسی جوابی نەداینەوە تا ئێستا. باشە مام ساڵح دەمەوێت بزانم ئەو محاویلەیە قەت هەبووە لێرە شۆرد بکەیان ئاگر بگرێتن؟ ناشۆرد شتیوای نەبووە. هەتا ئێستا نەبووە؟ نەبووە نەمزانێت. سوپاس بۆ خوا. ئەدەوەی تەنیشتی دەڵێن یەک دوو جاران کێشەیەوە. ئەوە کێشێکی بەسیتیەوە لەسەرەوە لە تێلەکەی شەرارەی هەبوو ئەویشان چاکرد لەمان باش بڵاتن. بەس پێشمان وتمەکە کە ئەدیەوە گوتیانەوە عیلاقەمانی هەسوای. باشە چۆن دەوێری لێرە کار بکەیت؟ چارمان نییە وەڵا هیچ چارمان نییە. ڕێگەر نێنێ ئێرە دەی بچینە مارێ پار دێنەوە بەخوا هیچ کاسی بدیمان نییە. باش ئەدی خەڵکی بیانی بێرە دادێتن ئێرە ناو بازاری گشتیە؟ طبعاً هەزاران کەس دی هەر تەماشا دەکە و دەرە کوورەوانان دەتەقی. ئارەوە. باشە لێرە دایرەی کارەبا قەت پەیوەندیتان پێیانەوە نەکردیە یان نەهاتینە ئەگەر پەیوەندیتان تەلەفۆنیان کردێت جەماعە منەوە خۆم نەمکردیە بەس جەماعە دوکاندار کردی بیان. دەرێن چ؟ دەرێنەوە هیچ نییە هەروایە. هیچ نییە خەوایەوە بتەقی دەتەقی کو دەویشتووە. قەت هیچ معاویلەک نەبووە ها دەنجێبی. ئارەوە. زۆر باشە مام ساڵح دەستەکانت خۆش بێتن. ئەوەی گوێتان لێ بۆ قسەیەکێک لەو هاوڵاتیانەیە کە لێرە عارەبانەی هەیە ئەو بازەوە دەکاتن. ئەو محاویلە بۆتە خەتەریات بەسەر ژیانمانەوە. ئەو هاوڵاتیانەشی کە بەردەوام بێرە دادن سەیری دەکەن و دەڵێن دەبێ ئەو دەنگە خەتەرەیە خود نەوێرن بێرەش دابێن. بۆیە من پەیوەندیم بە پرۆژەی ڕووناچیەوە کرد ئەو باسییان لەوە کرد کە داواکاریەکە تۆمار کراو بە زووترین کاربدوچون بۆ بابەتە دەکەن بۆ ئەوەی کێشەی ئەم محاویلەیە چارەسەر بکەن و مەترسی لەسەر ئەو کاسبکارانە نزیک ئەو محاویلەیە نەمێنێت.